بله برزان دم باش اسکارنی لیمه طبعا ام شویش لگل کمالک میوانی زور باریس خوان ازمون باسی بابته که زور گرینگ دکی نویش او بابته که بو گلو بردوام لبغدا هول دادرید هريمي كردستان قتيز بكريت بتشوك بكريت حتى تهديد جدي لسر قواري دستوري هريمي كردستان دروز بكريت طبعا امشتي شاروانيه للايان راي قشتي خلقي كردستانوا بهمو بيكاتا كانوا بهمو بيرو بوچ نجي اواز كانوا بهمو تيجو تيجيشنا كانوا كفعلا لبغدا هميشه ولد دريد هريمي كردستان او ازمونيك هي بردام قتيز بكريت بتشوك بكريت حتى دوي 2003 هولي لنا بردني خلقي كردستان يجدراوا بيغمان جنوسايد كراوا قتلوا عام دروز بو بلام اوي ليره زور گرنگه بتایبەتی لە ئێستا دەکەوە کۆجارانیە هەرێمی کوردستان قوارەیەکی دەستوری دام پێدرانەوە لە ناو دەستوری عێراق لە ئەمانکادا پشتگیریەکی فراوانی نێودەوڵەتیەیە عیلاقاتی زۆر فراوان لە سەراسی نێودەوڵەتیەیە سیاسیەکانمان هەموو کەسی پێگەیشتون باش لە وازەکە تێگەیشتن باس تاریخیان خوێندووە چی بکرێت کە لە ناو هەرێمی کوردستان لایەنە سیاسیەکان خاوەن خیتابێکی مشتەرەک ستراتیجیەکی نەتەوەیی مشتەرەک بن زیاتر هەرێمی کوردستان بەهێز بکەن زیاتر جێرخانی ئابووری هەرێمی کوردستان پتەو بکەن زیاتر ناوماڵی خۆیان ڕێک بخەن بۆ نمونە ئەوەی جێگەی سەرنجە ڕۆب هۆلەر کۆنسۆلی ئەمریکا لە هەرێمی کوردستان دوێنێ وتی هەر کاتێک لە 20 ساڵی ڕابردووە بە تایبەتی پارتی و یەکێتی یەک بوو بن یەک نەخشە ڕێگان هەبێ بچوونیەتی تەعاملکردن لەگەڵ بەغدا زۆر بەهێز بوونە دەستکەوتی زۆریان هەبووە لە ئەمانکادا باس لەوەش دەکات کە تەنانەت ئەوان توانویانە حکوومەتەکانی عێراقیش بێگومان ئاراستا بکەن هەموو کەسێک کە مازانێ ئەوانەی چاودێری ڕەوشەکان کردووە دوای 2003 بێگومان لە هەرێمی کوردستانەوە سەرۆکی وەزیرانی عێراقدا دەنرا ئەو کاتە لیستەوە پەیمانی کوردستانی هەبوو ئەو کاتە ئەو دوو هێزە سەرێکیە زۆر لە یەکتر نزیک بوون نەخشە ڕێگایەکی توکمیان هەبوو بچوونیەتی تەعاملکردن لەگەڵ بەغدا ئایا ئێستاش ئەو کاتە نهاتووە وەکو هۆلەر ئەڵێ کە هەوڵێکیش هەیە بوو لێک نزیککردنەوە لە هێنە سیاسیەکانی کوردستان کە ئێستا هەرێمی کوردستان لە بەردەم ڕەوشێکی مەحەکدایە لە هەموو کاتێ زیاتر لەوانەیە داوای گوتارێکی هاوبەشی سیاسی بۆ پرسە نیشتیمانی و نەتەوەیەکان هەبێ بەڕێزان سێ میوانی زۆر بەڕێزم هەیە بەڕێز هیوا محمەد عوسمان ڕۆژنامەنووس و چاودێری سیاسی کاکیوا زۆر مطەڵا لەسەر ڕەوشی عێراق بە تایبەتی دوای 2003 خۆشی کوڕی سیاسەتمەداری ناوداری کورد دکتۆر محمەد عوسمانە هەر لێرەوە هیوای تەندروستێکی باش بدەخوازین هەروەها دکتۆر عەبدولسەلام بەرواری ئەویش چاودێری سیاسیە کەساتێکی سیاسیە دناوایەکیش پارتین سەرێکی بەردەوام بەرپرسارەتی هەبووە ئەندامی پەرلەمانی کوردستانی بووە لە بەغدا کار کردیە و لەسەر مەلەفین هەستکارژی کار کردیە و باش هایدارە هەروەها بەڕێز بەشارکیکی ئەندامێ جواتان و نەرێن عێراقی لە بەغداد گەلمەیە کاک بەشارژی ڕۆژنامەوانێکی گەلێکی هورە تایبەتیژی سەرۆکی جواتە پارێزگەهانەیەوە بۆ دەمێ دەرباز بوویدا گەلە بخێرات نامێوانت خۆت کەم طبعا ئەمە بچمە لای کاک بەشار لەبەرەوە پرسی گەرمەیە کاک بەشاردان باش ئەم ئەگەر بەحسێ بودجە بکەین ڕۆژە یاسای بودجێ 2021 گارە مژارە موچە نها گرنگە ji ber ku xelkî pêwîstî jiyan hû saat ke gwartin pêwîstî pondeye ku fêlen موچە و dahatêwan hebe gelo qonaxên got û bêşkirina proje yasayê budcê 2021 berevkî vegeşt ew nîqaşê nava parlemanî tê tekirin ew keş û hawayên çavat bînin دەمەوە باش سپاسیاتە دکەم و بینەریتوە و هەردوو mêvanê te سپاس نیقاش هێشتا هەل destpêka xwe هێدی هێدی germ dibît rastî هێدی هێدی jî mueşîratiyan jî hêmayên her kutleka siyasî jî hêdî hêdî yani rûn dibin bo me bêguman budceyê da maddê dehê û maddê yazdê nexşa rêgeyeka zor ya rûn ya diyareka çawa hikûmeta Herêma Kurdistanê digel hikûmeta federalê rêkeftiye bêguman ew rêkeftinê jî bi rastî ne cihê hîviyên yani me ye wekû Kurdistanî yan jî wekû hikûmeta Herêma Kurdistanê belê ev tişan dabû yani bihête kirin û hikûmeta Herêmê pê razî bûye we berêz cêgirê Serokweziran ew jî li vêrê bû fetra dumahiyê û aşkirayî peyama xwe ragihandîne bêguman yariya here giring jî nav perlemanî da bi rastî em wazehtir bêjîn kake me bêguman sê pêkhateyên serekiyê li Iraqê heyên birayet şîe û birayet sunne û em wekû Kurd bêguman carê li vê demê dumahiyê bi rastî birayet me yê sunne yani bi rastî موقفك ني سلبي وني ايجابيه ورگرتي
بێدەنگن و ئەگەر بەحسی بابەتێ یاسا پڕکردنا یعنی یا یاسا پڕکردنا عجزێ بکەین بێگومان بەداخەوە ئەوژی چوونە پاڵ برێدمەیت شیعە بله کاک بشار نابوا آلیین سیاسیین کردستانی گلو او دخوازن طبعا تو زانی ازمون 2018 2019 فراکسیونی و نونرین کردن همو یک دنگ بسر موچی لنا هنه کی دابش بون هيا گلو و چه ریکفتن هنه و چه نقاش هنه کوین یک دنگ بنجارا کادن سروی پرسیجی از ما بو از دیار بکم برید میز شیعجی بو چون اتوان اون کو هریم کردستانی حمی نفت تسلیم بکد و حکومت فدرالی برانبری و ملف نفتش حکومت هریم کردستانی ور بگریتن بگمان جی نقاش جدید سر به چنده هنه شلای دستوری شلای یاسایی حتی شلای هنری جی اگر پاشی در فتح بید از شیم بله نقاش گرین ببم نسبتی بسیارات درباره لاینت کردستانی بێگومان ئەم وەکو پارتی دیموکراتی کوردستان ما ئەڤرو یعنی دانوستاندنیت کرین چتگەل برێدمەین یعنی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەروەسا ما سەردانا کوتلا هیوایە نوویە کری و ما پیرۆزباییشی لەوان کردن و ئەم ئەڤی بابەتی پشتێکی زۆر تەبیعیشت بینن ئەم و یەکێتی چارچۆڤێ هەرێما کوردستانیدا ما یەک بۆ چۆن هەیە بله نسبتی حوالت میت کتلا هیوا افیانوی اوان یعنی ناراضی بنا خود ندیار کریل سر او ماده این کتناف بود جیده هاتی پراستی بله او دبیشن اگر هاتو یعنی اف ماده تی پر نبن ویدمی رنگ او اوان جندک بله يعني اوبشنين دي هبن براستي او اوبشناجي من حسكر كو يكشون البرنامج تبع اوي بحسكر بل اگر ام مجبور بين باشي دي ويجي بيجم بله كايك بشاركيت مي سروي برسجي دي بحسكين بري چاندگي كش اندامن و كدلاني او چيبوي ميوان مبو سروي برسي طبعا كاكيوا خوتزاني سركداتي سياسي كردستان دوای 2003 تواجدیان لبغداد جواز ولکاتی رابردو و دانوستانی سیاسی دولایان لسر دو استراتیج دکرید استراتیجی تعاون و تکامل و ایتر هر دو کلاین بهزن پیک و ولادن بهزتر بنو اتفاقی باش بکن استراتیجی دوام نقطه ضعف برانبر لاینی کی بهز برانبر لاینی کی بهز طبعا تا استشارین لسر اوای کشیعه کان بهزنین بلام اما لوازین لبغداد اوانش ایش لسر اوای کان او نقطه لوازیه مکه ناکوکی نامالی خمانه هولی امریکا برای خستنوی نامالی کردی به تایبەتی نزیکردنەوەی پارتی وێکەتی چون لێکە بینی بە تایبەتی بتعاملکردن لەگەڵ بەغدا سپاس کاکار سپاس بۆ ئەم دەرفەتە ڕێزم هەیە بۆ بینەران و بۆ میوانە بە ڕێزەکانیش تەوان بەر لەوەی بینە سەرباسی ئەمریکا با یەک هەنگاو بگەڕێنەوە دواوە قسەکانی کاک بەشار گرنگ بوون بەڕاستی کە وەکو مؤشرێکی مهمە بۆی بزانین وەزعی کورد ئێستا چی لێ هاتووە سەروەختێک وەکو هەمومان بیرمانە کوتلەی سنی بۆ نمونە لە پەرلەمان هەر کورد تقریبا هەڵی گرتە بوو ئێستا وای لێ هاتووە دانیشتوە وەکو متەفەرج سەیرەکە نازانێت وەکو جەنابی کاک بەشاروتی نا ئیجابی بازی جاریش دژن ئەمە لەلایەکی کەوە طبعاً لەگەڵ شیعەش بە هەمان شێوە ئێستا پەیوەندی زۆر خراپە بەڕاستی لە نێوان یاخود ئەوەی کە ئەو مووقیفەی کە کوتلە شیعە سەرەکیەکان هەیەە بەرامبەر بە کورد زۆر خراپە هۆکاری سەرەکیشی ئەوەیە فەشەلی سەرکردایەتی خۆیان ئەخەنە ئەو پاڵی سەر کوردستان ئێستا بڕۆ لە بەسرە ئاوی خواردنەوە نەبێ ئەڵێ هەرێمی کوردستان پارەکەی بردین بۆیە مووقفێکی ئەدایی دروست بووە لە بەرامبەر بە کورد بە شێوەیەکی گشتی و نەتیج هۆکاری ئەساسی ئەمەش لە 2023 یاخود بڵێ لە 2005ەوە لە دەستورەوە مادەی سەوچ لە مادەکانی ترە ئەو شتانی کە پەیوەست بوو بە ڕێخستنی پەیوەندی لە نێوان هەرێمی کوردستان و نێوان بەغدا ئیشی جددی بەڕاستی لەسەر نەکراوە ینی تەسلیمی مەجموعەیە کەس کراوە بەڵام پێ ئەچێت ینی هیچ لەو چوار مەلەفە سەرەکیەکەی لە نێوان هەرێم و بەغا حەل نەبوو بێت نەتیجەکەشی ئەوەیە کە ئیمڕۆ ئەیبینین یانی ببوورە جگە لەوەش کورد لە 2023 تاکو ئێستا بەڕاستی استراتیژێکی وازەحی نەبوو بەرامبەر بەغا لە بەغدا
ئەو هەموو کوردێک کە چوو بێت ئێمە زۆریانمان بینیوە نەی ئەزانی خۆشی لە بەرپرسەکە تەپرسی ئایا کاکە تو ئەڵی تۆ نوێنەری هەرێمی کوردستانی بۆ مەساڵحی هەرێمی کوردستان و میلەتی کوردیت لە بەغا یان بەشداربوویەکی ئەساسیت لە حکومڕانی هەموو وڵاتەکە لەم دوو فەلسفەیە کورد خۆی یەکلا نەکرد بۆ و لایەنی عێراقیش تەمان پێی خۆش بوو ئاوا ئەم نابقەراریەت هەبوو لە لای کووردا بۆیە خۆی زیاتر بە هەر ئەو سیراع مع ئەو بۆربۆرێنە سیاسی لە ناو هەرێمی کوردستاندا هەیە کورد ئەو نەقلی بەغداش کردووە نەیتوانیوە لە بەغدا بە خیتابێکی هاوبەش ئەسەن کاکیوە ئەوەی جێگەی سەرنجە تۆ شوتی شیعەکان هەموو دژیەکەن بەڵام کە قەزیە دژی کورد بێ هەمووی ئەبن بەیەک باشە ئەمە شوەریان نەگرتووە ئەمە لەلایەک تەمان مەشاکلی ناو خۆیان زۆرە شیعە هەوڵێن نەقلی کوردستانی بکەن یاخود تەزدیری مشکلەکانیان بەرەو کوردستان بکەن یاخود کورد بکەن بە بەهانە بۆ خراپبوونی باری کێشەکانی کوردستان کە چوونەتە بەغا زۆر جار بینی ومانە تەبان کێشەی ئێرە وەکو خۆی براوەتە بەغا بەڵام لە هەندێک مووقفیش لە قانونی کورتێنانی بودجەوەی کە بابڵێ ئەو قانونی قەرزەکە کورد یەک بوو تا ڕادەیەک ئەم دوو بەرەچی کە لە ناو کورد دەبینە و ناڕێکی کە لە ناو کورد لە کوردستانی بین هەنێ لایەن هەوڵێن بیبەنە بەغا و محاولاتیشیان کردو بەڵام سەری نەگرتووە یعنی ئەو بە ڕەنگە بازییان بەنیەتێکی باشیش بردبێتیە بەغا لە دژی لایەنەکەی تر بۆی وەزای کوردستان باشکە بەڵام بینیوێتی هەر بە چاوێکی کەمتر سیر کراوە و هەر بەغا پەیوەندی لەگەڵ سەرکردە سەرچەکانی کوردستان هەبووە لە یەکێتی بێتیان لە پارتی بەڵێ طبعا دکتۆر عەبدولسەلام لە عێراق پشتی 2005 بتعدید کاکیوە بەحث کرد دەستورێک هاتکە دانان ئەف دەستورە بێگومان پێویستە بێتە جیبەجیکردن مافێن کوردانجی تێدایە لێوە جهێ سەیر و سەمەری الکوما 144 مادان داخەزە دەستکاری و حتا نەمانە 55 مادان تایبەت بە پێزکردنا سیستەمی فیدرالی تێتەکردن دیدناتە عێراق پشتی 2005 ئەم دەبێژینە 2003 هەگەر دەستورێک و خواهاتە با جێبەجێکردن گەل و داڕژ بیاوایی بیت هيك صلاح طبعا سباس بو توريز بو كاكيوا كاك بشاري وخوش كبرى مروف نشت آن جواب بدات از بارد كم خودي اف دستوري ام جي رازي او جلق جوينا جيك كيماتيا هر مزنات في دستوري دا پاشماوا بیروکا بريمري بو که تنها از مناخای امریکا زانید و امر کاکیوا زانید بریارجی پیدا خست کو عراق ببیت فدرالی بتيجي هشتنا وان هر باريزگاهك ببيت هرمك طبعا حتى جناب سروكي از لوير انجل خدمت جنابي ويبوم حتى جهشتيه وزور بتندي دجاوي بوي خاف بو دستور العراق قال كاس ممكن نظنن يرستي ما ام وفد كردي اقول شوي نويره ما سيغد دستور العراق بوند اومده كربو اكو بريار داي بشتي تال يعني كتيار او يا صبر وبردنا كاتي كو دستور به تنفيسينه قال هول هات ندانانه بيروكيت سركيه وتمدفين الدستوري داهبن تالي داهبن دا شركي سر وتازانه كاين الدستور هكو شوي طبعا بوان يعني مندهوش بون ينجا هول دا شير و ايوه دقا بينن راست بله دیماهی و چله هات اوی دستوری که اشاس سرکی یا تیدا مثلا نبونا دوسه هرمایه اوه چاوروان بو و حتی که دوسه هرم پیدا نبن انجمن اتحادی پیدا نبید افرو گله که از بحث کن بجن مجلس اتحادی بلا چه بید از خود سیرامت که غازی چه نبید بو چونکو هرم دیگه 14-15 بارزگاه دی دل یک اوست بید هیچ هر وقتی که او مادم ویتو نینه تیدا بس کانه تو دوسه هرم وای وی وقتی داد تشتکی دی بید جبر هنده اوه وی لازم البرچاف بگیرین يعني السيستم السياسي الفيدرالية عراقية الانجليزي حالتها كهي وكيوبك فيدراسي يعني فيدراليزم نينا افهمها فيدراسيا سيماية فيدرالية تيدا اوجك تبخجك قوت مجبور بون قبيل بك يعني او وضع الكردستاني هاي بله از بارد كم او بيشك عراق بنياسيت عراق بشك رجالاتنا وراست او بيركردنا جورا حكمرانية
و پابندبونه بیرکردنا یکسان النکهمیا چه سنه بنشن شیعه بنشه او مسئله رجالات ناوراست ممکنه برنامج ماده بله کواتا قصد من مدویات شتکی بیجم بیرکردنا سنترال همیشه دو مجهینی تفه هولدام بو هندك وحتى او الدستور جلات انفسينه تطبيق نبي بله طبعا دكتور ولاتين روشالاتا نافين تايبتي اف ولاتين فرابيكاتا همود مشاكل دادجين بري خب كلبنان و سوريا و يمن هم جي كشوانين يعني حتى تاثير ولاتين اقليمي لسرن اجنداين ولاتين دن لسرن كواتا فعقليات لبغداد بفي اوي تعامل ديك همي قدامك حول دبون منا بيكاتين شيعيان هندك كشوانا كرد كرنا قنبله توقيت كري يعني وكو ملفك وكو كرسيك هالبجارنا بروباغندا بكارتين كاتو شو تعامل قال في عقليتي بيتكرين قال اسوأ كمال ناسا كده بيج متى عقليات برياركي وكوبناك نوعي جوهرينه افي جوهرينه ابوري بيدفين جوهرينا بيونديت كمالايتي دامو دزغاد شو لك دريجه بله تميني تشتاك ام هكا عرب بيجن لازمين ندعين اف برتبلايي ما هرشنا مبخو رأيك تايبتي هي يعني خوزينه همي كسام زانين ما جيانا خيابون دانا كو كرد جهنا آوات خو او جيكا كب ايك رزي و ايك الوستنا بيتنا جهن بل باور بك الروي براكتيكي و حكمته بغداد معامله و سردارية قال حكمته هرم كردستان كت يعني امل فيري هكي ايك ريز بين باشا بس ما حكمتك وهي هاتي هالبجاردنه يعني او هولت هند برادر وهند حزب الدان يعني خواصو بيشام دان كوكو حزب ديشن ديال الحزب واخر ديال خلكي ممكن حتى كوبونات ديال هند بربرسيت حكومي يجيب كان بس الديمو هي حكومتها ديال حكومتها بتوقفت يعني سر نخوشيو وين نبونو يك ريزيه نكمن كاريجريا كا يعني يا برايم نينا ايك منينا نخب كاريجريا سركي دو تشتن ايك او عقليته سنترال او فدراليته نهضم ناكت دو طرز جيانه او كولتور انك ما پیدا کری شنو دو حتى نوكا هر شيء سروان او يقدر قبول كردن آزادی آفرته رأی ملتر آوا هل وستما درباره بونا جيش امريكي آن نبون افنا ولد كانكو او وي هل وستي برام بله طبعا كاكي بشار سيستم نهاية العراق سيستمك برلماني اتحادية نوا پارلمانی دا بگمان حتی در چارچوب دستوری جدا عراق پیوست سر اساس سی پیکاتان بیت بر برن شراکت به توازن به توافقات بن اول وان تجربه کارت پارلمانی تا نوا پارلمان عراق دید که گلو عقلیت آلیندم تایبتی هنک گروپ شیعیان ام بیجی بشک سنیان جی تدابه چا تعاملت گل هرم کردستان کن چا تعاملت گل وقت کن گلو بله از بیجم قناغانی خویندنامه اویا ایدی تشتک نمونه نوی شیعه و سنه یمای تشتکی نیه پیدا بوی اوجی کرد و عرب چونکه اگر ام قناغانی تقییم بکین هل سنگان دنی بکین همو بریار البرلمان عراق تینه تبر کرنه بزورینه عددی سر حسابا زورینه نیشتیمانی کو پیوست بو هبیتن و دستوری دا بحثات کرنه بابت توافق يعني سازانه و هروسا توازنی کو اصلا نمویه و شراکت جی کو بگمان بریار تینه دان بزورینه بی برچار گرتنا مافین دستورین هریما کردستانی جبرنده براستی اوا کو تیتا کرن ام مدگهینی تا انجامه که او جی او کو پیوست کرد خریکی خوبن برای خود چاک بکن و خوب هیز بخین و الجياتي چنده بچن همي هيفيت خوب دان نسر بغداد براستی يعني كواتا كاج بشار تور نوا برلمان عراقي برونيت بيجم جرينج ترين او نقطة ضعف لاين برامبر سر هرما كردستان جرتي و كارل سركن بفي اوي وكو چافدير هم خو بيجن هولا لاواس كرنا هرما كردستان دن چي گلو او تديتي هولا لاواس كرنا هرما كردستان يا نينا كاج عبد السلام جي بحث كر مسألة عقليتية وقتی تو دستوری جبهه نکی وقتی تو يعني آلیات فدرالیه بتبهیز نکی وقتی تو انجمن پارێزگاها نهیلی وقتی تو موچین خلکی ببری وقتی که تو مبدأ توازن ناف جيشا عراقي لا بدي
يعني ئەە هەمی ئاماژەین زۆر ترسناکن و عێراق بەرە دەوڵەتەکە مرکزی یا زۆر خراپ چیت ڕەنگە سەردەمی سەدۆمیژی خراپتر بیت ژبەر هەندێ ئەڤا کوونوکەت هێدەکردنێ يعني ئەو عێراقا فیدرالی ئەڤا مە دەنگ بۆ دای مە کار بۆ کردی خەبات بۆ کردی ئیدی ئەو عێراقا تەبەنیە يعني ڕەواتیە قەزیامە و دۆزامە و چارچوبێ فیدرالیەتێدا ناکرد ئەو دخوازن هەرێما کوردستانê يعني وەکو پارێزگehên dîbin وەکو بەسڕە وەکو مووسڵ ji ber hindê aşkirayî bêjîn ewan îro kartên pêştir teban ewan kartên leşkerî bikartînan noke êdî kartên aborî jî bikartînin kartê aborî jî ew ku bo cew moçeyên Herêma Kurdistanê ev fetreyeka dûr û dirêj cenabê te dizanît yê hatîne birîn ومثلا ملف نفطي جي يعني براستي ملفك اگر امشلاي دستوري جي بحث بكين خو اف ملفه بيست بشراكه به تبريبا برني يعني دستور ود بيجين بله اگر هاتو اوان قبيل كير سر دستوري بريبا بچن بيگومان بله طبعا كاكيوا كو كاي بشاري شوتي لاستادا اقليتي پیدا بوا لناو شيعة كان سنة كان بتهبتي جيلي تازه كلنا برلمان ايش لسر عاطفيتي جادة كان يعني حتى قتاركي نوعا بوبوليستي شان هي کورد وەکو کێرەستەیەکی بەهێز بۆ پرۆپاگاندای هەڵبژارتن بەکار دێنن هەنی وەکو خۆشی وتی ئەستن قەناعەتیان نییە کە هەرێمی کوردستانیش بمێنێتەوە کەواتە هەرێمی کوردستانیش خۆتی خۆی ئێستا وەکو جاران نییە بەس شۆڕەشێکە بێ لە شاغ بێسەق ئەرزی بەدەستەوەیە حکوومەت و پارلەمان و ماساتی خۆی هەیە پێویستە چۆن تەعامل لەگەڵ من پرسە بکرێت بەڕای من وەزع لە پەیوەندی لەگەڵ بەغا گەیشتووەتە بنبەستێکی حەقیقی بەڕاستی ئێستا ئەمە ئەو برادرانە لە پەرلەمانی بەغایکەن و جێ ڕێزە بەڕاستی و جێ تەقدیریشە بەڵام تەنهان ئەوەی کە نایبینین زیندووکردنەوەی مەسە پرۆسەیەکی سیاسی لە نێوان هەرێم و لە نێوان بەغدا ئەوەی کە بینی ومانە تا ئەو فترەی کە مامجەلال لە بەغا بوو کاری ئیشی ئەکرد توانی بووینەوە تەوازونێک ڕاگرێت کە کێشە ئەبوو پەیوەندی دەڕاستەخۆی لەگەڵ کاک مەسعود هەبوو لێرە لەگەڵ سەرکردەکانی تری بەغا بە سیاسیانە حەلیانە کرد ئەنجومەنێک هەبوو المەجلس السیاسی للأمن الوطني ئەنجومەنی سیاسی بۆ ئاسایشی نیشتیمانی و مامجەلال خۆی سەرۆکی بوو کە کێشەی وا هاتایە پێشەوە لە بەغادا ئەنیشن و هەمویانی کۆ کردەوە ئەیتوانی چارەسەرێک بۆ کێشەکە بکە ئێستا بەڕاستی ئەم حزوورەی کورد لە بەغا زەحمە نەبووە و ئەرکەکە بەڕاستی ئەکەوێتە سەر سەرکردایەتی زیاتر لەلایەن سەرکردایەتی سیاسی کوردی کاک مەسعود بەڕاستی خۆی یانی ئەتوانێت ئەو مبادرەیە پێی هەڵسێت ئێستا داوای وەکو یان کۆنفرانسێک یاخود مؤتەمەرێکی گەورە لەگەڵ لایەنە سیاسەکانی تر هەر وەکو کە جارانە بۆ جایان لە هەولێر بێتیان لە بەغا بۆ دانانی ڕێگاچارەیەکی نوێ یاخود خاری چی پێڵێن ڕۆد ماپ خاری نەخشە ڕێگایەکی نوێ بۆ چارەسەرکردنی ئەو کێشانەی لە نێوان هەرێم و بەغا هەیە و بۆ ناساندنی دیاخود دیسانەوە ناسانی ئەو پەیوەندی کە لە نێوان کورد و عەرەب هەیە ئەمڕۆ لە عێراق ئێستا بۆتە مادەیەکی وەکو کاک بەشار فەرمووی و ئەمە ئەشی بینین لە میدیا و لە هەموو شوێنەکانیان کورد بۆتە مادەیەکی هەڵبژاردننی زۆر باش بۆ هەموو لایەنەکانی تر تا لایەنە سیاسیەکان تەبان خەڵک باشتر و لە هەرێمی کوردستانیش عەرەبێکی یەکجار زۆر هەیە تەبان کە بۆزەشی زۆر ئاسایی ئەژین ئەمەش تەمان لایەنێکی ترەکە کورد نەیتوانیوە تەسویقی کا بۆ بەشەکانی تری عێراقڵێ و هەموو قسەیە بە کورد دەڵێن فەرمۆ هەموو عەرەبەت چیەکە لە کوردستان ئەگەر کورد وا خراپ بێت ئەمە لایەنێک بەڵام ئەوەی ینی پێتوان نییە بوو نمونە شیعەکان کە ئێستا باڵادەستن حکوومەتیان بەدەستەوەیە ئەوان زۆر لە کورد زیاتر نقطەی زۆفیان هەیە کە کوردیشی لەسەر بکە ئەوان ئەوەندە بەهێز نینە ئەو کوردە باڵاوازی تاوەجیدی لە بەغدا هەیە پێت وایە ئەو گوتارە سیاسیە مشتەرەکە پێویستە ئێستا دروست بێت هەر لایەنێکی سیاسی تەحەدای ئەو گوتارە بکە بێگومانەتی نەگوتاری سیاسی مشتەرەک نییە زیاتر لەوەی ڕێخستنەوەی پەیوەندی نێوان کورد و عەرەب کە ئیمڕۆ هەیە یعنی ئێستا بۆ نمونە وەکو جەناب دەڵێ شیعە وەزعێکی زۆر لاوازە لە ناو خۆیانە زۆر لاوازن ئێمە جێگیری سەرۆکی حکومەت چوو بۆ بەغا تەقریبی 10 ڕۆژ زیاتر مایە و 2 هەفتەیەک مایەوە لە بەغا و تووشی کۆرۆناژ بوو فەقیرە بەهۆی ئەو سەفەرەی بەغایەوە دیارە هیچی بۆ نەتوانێت هیچ بک بە هیچ چانی لەگەڵ حکومەت ڕێکەوت ئێمە ئەچین لە بەغا لەگەڵ حکومەت ڕێکەکەوین حکومەتەکە زۆر لاوازە
ئەساسەکە ئیشەکە دەنگ لە پەرلەمانە پەرلەمانیش ئەمانە کە ئێستاەوە کاک بەشار باسییانەکە کە چۆن بۆتە حەفلەی مزایدە لە پەرلەمانی بەغا لە ناو پەرلەمانیشی کوت لە شیعەکانی کە نزیکن لە ئێران باڵا دەستن من بەڕێی من لە تویتیش نووسیم وەختی خۆی جێگیری سەرۆکی حکوومەت کاتی خۆی بەفی ڕۆبرد بوو بەڕاستی لە بەغا ئەوایە پێش ئەوەی کوجارێکیان کاکنە چیروان وای کرد کە سەرۆکی حکوومەت بوو پێشوێ بچێتە بەغا کێشەیەکە بوو لەگەڵ مالکی چوو بۆ تاران لەگەڵ قاسم سولەیمانی ئیشەکەی بڕانەوە ڕێککەوت دوای ڕۆیشتە بەغا بە 2 ڕۆژ ئیشەکەی حەل کرد ئێستا لەگەڵ وەزعی شیعەی عێراق بەڕاستی ئەبێ حەلێکی تر بدۆزرێتەوە جا یان ئەوەیە کۆبوونەوەیکی ئەساسی بکرێ بزانین کورد تا ئێستا بزانین ئەمریکا مووقفی چێ لەو وەزع متەشەنجەی کە هەیە لە نێوان کورد و عەرەب ئێمڕۆ لە عێراق تا ئێستا هیچی نەوت بۆ لەو ینی مەشغوڵی کێشەی ناوخۆیانن ئێستا لە ئەمریکا بزانین لەگەڵ سەرۆکی تازەی ئەمریکا چی ئەبێت جا یان ئێرانە یان ئەمریکایە و ئەبێ بەیەکێ لەم دوولایەنە کەواتە ئێستا کۆنسۆلی ئەمریکا داریمی کوردستان ڕێ لە پشت پەردە نزیکبوونیەکی زۆر هەیە لە ناو مالی کورد بە تایبەتی دوهێزی سەرەکی ئاڵێ پێویستە شێک بگرن حتا خۆشی باسی 20 ساڵی ڕابردوو کرد پێت وایە ئەمە هەوڵێک بێ ئەگەر وەکو اتفاقی واشنگتن بێت اتفاقی واشنگتن عملیان ینی شەڕەکەی ڕاگرت بەس هیچ شتی تری بەدواوە نەهات ئەمریکا دیارە خۆسولی ئێرە فەقیر بە ئیشەکەی بەدەست ئەو نیە و بەخسەشی ناکەن بەڕێی من لایەنەکان بەسەوەیە کە دانشێخ بە پێکات باسی ئیدارەی تازای ئەمریکا شەکەن جو بایدن خۆتەزانی تەفاهمی لەگەڵ وازی عێراق جیاوازە لەوانی تر بزانی لە سەردەمیەوە پێویستێکی بکرێت بەڵێ طبعا کاک عەبدولسەلام مجارە پارلەمانی عێراقێ توزانی gelek caran حکوومەتە هەرێمی گەل حکوومەتە عێراقێ ئیتیفاقیات کردنە gelek caran سەر ئەساسی پێکینانە حکوومەتی ڕێکەفتن هەبوونە ڕێکەفتنی نالیین سیاسی گەڵان هەبوونە بەش دەستورخوا هەیە لێ چارچوبێ پارلەمانی عێراقێداوەکە کاکی واژی گوتی چارچوبێ سەخفی پارلەمانی زۆرینا سیاسی تێتە بکارینان هەموویژی gelek caran کاتێ بکارینان دژی بەرژەوەندین خەڵکی کوردستانی بوون کەواتە چ بوێ بێتە کرنگل بريهنجي از حسكم جرك دائما دو بيفول سر اف مثلا قنصل امريكا مولوي او بيت بس از باورت كم نوي رول هبو فردي وكتي نزيك بن ونا كاريجريه كده كوكا كيوت بيجيت مولوي او بيت از باورنا كم بلا ام بس حتى كانجي يعني عمل هي بين قنصلك بيت مع واشت كات از وموضوعي مولوي او بيت از بس هو بيجم هيك يدوي تا دست دانا سر برينا كا كوير عراق البشتي عبادي يال درمكي داد جيت نامويا السيستم ديمقراطية نونرايتية سيستم ديمقراطية ريبريزنتاتيف سيستم برلماني سر هندي هاتي آوا كرنه شرعية والروائية خا حكومت شوا ورد جريت وبالتالي توانايا سپاندنا ایرادات خالص چه ورد گرید ملت رأی دتم ما هر سیکا ام هر سیک ده اتفاقی کن ایکش ما ملتی برای وبد و تا هر تشتکی او کت پشتوانیا وانا او دانای ایک یا او توانا ده هبید یا دویجی روایی های ملتی او اختیار کری افرو عادل عبدالمهدی و کاظمی انتی افتستمنه 3-4-5 حزب ناف شیعه هش کوهین و هر اتفاق سر کری کود ریکنی نابینا خدا نشیام گهنا ریکوتنه که کیشوان ببیت سروک وزیران ناچار بون عادل فقیر المال آخر نشتی اینا دیمایی که کاظمی هر وصا کاظمی سیاسی صفایی که نبو العراق و هکل سر حزب وهنه جیبید نه او کرب و تا اینانا رئیس وزراء کی که او 3-4 کتله دنگی 500 دنه شینا نعمت بن بوی نقمه بن وی وقتی هر کاتا کشتی موظفه که کارمنده که بسیط شن بجد آنده و بومکی آنده تا ایخین لوا همی اف آخفتنت پوزیتیوت مگولی بونشاندت ما کد چنا بغدا از باورد کم او کسی ناف حکمته چل وزارت داد بین چه سر آست تیم سروک وزیر بید باش تدگن موافقان کیره و یمل کیره بس ولا فونات بگینا اویت پوپولیستیه و الهیویانا شقامه که درست کری اوه ترامپیزم يعني بيركردن و رفتار كردن وكو ترامبي هي في دارم وكو ترامبي بكافي جيك
الافرو العراق يجبر هنده زورة زحمة اللوا أفا كاكيواي قوتي بيركردنا كانوا كل كردستان يأسا قدارم سر آست حزباجيك يا تيتا يا جنگ شكردن ما بيدفي هير سر آست اللوتكي تقال سركاردياتية حزبة عراقي باقوين او اسلوبه او يمتكرل 2003 و 4 و 5 و 6 و 7 وانجامت خواه بود. بله طبعا اللي قول هنت زانياريين نبش راسكري دبا شاندك بلند سروكات هرم كردستان دبا سروك هرم يجيبه سردانا بغداد بكش خو انها لاينك سياسيه سركي كردستان شاندك بلند لبغداد كاك عبد السلام بيش يجي بردان وان سردانا بغداد كريا لبديناتا كفي جارب كان تدبيج او عقليته بيت تقول نعم لازم الناس شيء وزا جواز بيت بريمن يدرس شيء وزا شونه وشيء وزا رينشتنا ومعامله كرنه يعني شوازي برينا يعني افرض دبر خد انا بري اخر بري بكد قناق بري 2014 وبشي 2014 ما بحسي في توقيته ازيد بيجم يا بري 2014 ودرست بو مجموعه كنت اشتغل كي واجب بس بشتي نوكا تو دمك واودي ياسايك وشارنو ساز گفتگو سرکن آنجی هل بجردنا سرو کماری هک به تبیراتا يعني تو دچیل وی وضع متأزم الوی شویده چی تحقیق کی نه یا از داوت کم یا از بيجم منطقة داوت كات الفيري اجنداك ما هبيت كو بشين نشين الديوان خانارينين سرميزات جلوان حزبا ايك جلوي ركبيل سروان خالا اويت تاو بشن بس لاينك اقليمي كير بدينا اكر جلوان جيريب كيفن دون صاناب كان او نشين تاثيرك كونكريتي في باباتي بكان او جي جيريني سؤال يا وند فيت من ابدا ما بتا موضوع كدي اوند فيت عم بتشين حست كان بتشينو جلوانو بيجينا او اوغا بلا ايا وند فيت فعلا اف فشار السر هرمي كيم ببيتو وهرم جارا كودي بجريد من شكل سر هندي اي جبل هندي جارا كودي اساسا كان بر خدي كوك دي ازم برنامجك تجي من جارك يا بعسكر شينا ام بشين عرب قانع كان ام سيز دا الصدينا ودوز الصدينا ونفطو من بدبن وندمن وريكب دي هندك ويد بصره بيجيت لو من اوف كهربائينا شكو هرم بارم الداد شو خوش اگر اوف دي سياسيه بلنده ما تشي تويره ريكا كوني پیدا بكد قال الشيعة ما شو اتفاق قال وانكر ما دستورك بوان دونا او ما دفيوت دستوري دابو بله كاكيوا شاهده كرد شيون تشتكي بكن كرنجا قالك او كسيد بجن كرد الشري دس كوتا دستينن والبشت سرميجه دزدن ونينا ما برنسيبك كار اينا سر عراقيه ديمو يبقى حسن ما نهلا تكستك بيجي تنافوي دستوري كبدل منينا ما هول دا تكست ما تدابيد هكا امنشيين افروجيك برخده من ازمن برنامجك تبحث كده شو خوش ام بشين بيجين الماده كده يازداد ياسا بوجاي بيجن بوجي بجا كردن ماده 121 ثانيه دستور عراقي پدوی ابو هرما او پارێزگاها ڕێژەیە کە دادوەرانە بهێتە تەرخانکردن پێی نزبە سکانی خلاص ئەvە داواکاریەکە کوردی بله کاک سلام رخصتاتا طبعا مدي بيتر سرفان بابتا جاوین کاکی بشارت هر دو میوانین من طبعا پرسان سرانده بو پێویستە ئاوەیەکی نول سەر ئاستێکی بلند سەرکرداتی سیاسی کوردستانی بچە بەغدا دیگەل ئالیین بە باندۆر باغڤە لەسەر نەخشەڕەیەکی نور ڕێبکەون هناكون نارين كردان جاكو كاكي وهاكوتي البرلمان العراقي بدبا في جاري روشاوه قالك خراب جبركو او مع سياسيين اللي ورد بينن قالوا ابدا بيتا هاندرك كوراوش حدود ترببه او متجاوز تربن يعني براستي اگر از يعني ابا بوچونا منا شخصيه اگر سر فرنگی کی لازم از بوچونا خو بیجم بله يعني بداخوا او هیوین مازن نه ندیتن چونکه لانه برانبری تا براستی حاضر نینه دانستاندن که جدی و دانستاندن که استراتژی گلتب کرد دانستاندن جدی اوه که نیمچه باوریه که بید حکومت هریمی گوتا و نافر مکرم کن مقابل یاسا اجزا مالی جیب کن برای کاظمی خود جیب نکرد یعنی پارلمانی یاسا یک در کرد حکومت جیب نکرد چکو نویریا چکو داوی قاله کن باشه
وفد ما سياسي جيبت ينجي سروكي هريمي وسروكي حكومتي بين قال كاظمي باخبن جي چه انجام نوبن بچن قال سياسي باخبن سياسي يدبرد ما الشيعة طيبة داست تمام كم اگر هاتن قال يعني سياسية شيعي جي باخبن شلاي استراتيجي و برد ما الشيعة براستي چر يك نينا قال ما دانستان دنيب كان يعني دي ما برف كيف بن يعني اوان بريارا خو دايكو هريمي ابلوقه بدن ای بگمان توشی دیچید گلوان دانستاندنی که یعنی سرچوانی ابلوقه دانا کردستانه اشبرنده بديت نومن حكومات يعني تشتكي ديجي لازم از بيجي بيجم براستي كاي عبد السلام يجي بحث كير زور ريكو بيكا بيويستا يعني الرؤيه الفيدراليه شلون عملي يعني او اتفاق وكو حكومتها هريمي تقال حكومتها فيدراليه كانت لازم اجيب بيت يعني بوتشي جيب جينو كانت برئيس كاظمي اجبر هندجي افا بخوجي بسياركو قالكو يو جرينجا معناه اوكو تشي حكومه بيزنين البغداد وتقال ريكافي اجبر هندجي هريما كردستاني جناب سروکی هرمی آن سروکی حکومتی بینجی دیشن گل کاظمی رینن ای کاظمی بخود چپه چه نابید بکرد اجباریم دیشی دید نامن وکو که هیوا بحث کرد امید گهشتینا يعني تقریبا از شیم بشمتا يعني خطه کی کو ایدی ویهاتی دانان براستی کو اوشی او کو اوانات او تخوازن کو بهمی رنگا يعني ما ناتشار بكن هندك فين قبل كاي بشرطنا بين هاجي روشك نيم كانتقالي العراقيه تايا هالبجارتنا نات كبرلماني توزاني جي بهالبجارتنا مهاده دبا صلاه البجارتن بين كرن طبعا هن توقعات جهنم هنا كرن لي او بروباغندا ان هالبجارتن ازراندنا شرعي بشكل في روشي از ویژی بوده بیشم اف بابته هیچ پیوندی به هالبجارت ناونینه بشکی کم نبید اف عقلیتا يعني سياسية بشكل مظنة بيكاتا بريد ميد عربة أسيدي نشين بيجم شيعة والسنة شكو هردو بيكفا أف عقلية هاي إجبارن ديت بيجم بابتي هالبجارتنا بهنا كيرنو نهينا كيرني أجر بهنا كيرنجي أف هيفيت ما هيجي بدانستاندنا رنجل دهاتي يعني وضعي مدقل بغداد الله وستر ببيد شكو أو حكومة بهت بيقو مانا هشتا ملامحيت ويجي ديار نبوينا بلي اويد كود خازن وي حكومتي بيك بينن وسروكاتيا وي حكومتي بكن همان او بوچون هيا بوي قراغيجي مجبرن ديكا كا ادفيد ام توضح بين ام ناف خويدا يعني بقوات بشجيريه الهريمه كردستاني بكين وكو حكومات وكو سازيا هريمه كردستاني بين چونکه بیرنگی کاکا اگر به اوی بده من اگر حکومت هرمی و سرکاتی هرمی دانستاندنی بکن بشیوهی که راست خود گل برای کاظمی و بچافدریا یو این و بچافدریا دوستیت ما او باشترین ریکه نابیتن ام بچین همی وفدت ما بین و ام بچین گل سیاست مدار باغ بین یعنی براستی بوا بیجم سیاست مدار تشتکیل دفوان بیجن و تشتکی دید بیجنا پارلمانتاریت خو بله خالق گرین بکای بشار سپاس طبعا کاکی بشار زور به امید لوی لگل بغدا بکینا رگه چاره کی کنکریتی اما باسی هریمی کردستان دکین چون خومان بهش کین طبعا یا سه چاک سازی هيا استا کیوتو تقونا غیجی بجی کردنوا حکومتی هرمی کردستان چی بکات که خوی بنیاد تحتی خوی بهز بخا ام چاک سازیا لهمو جم که کان بکرید دهاتی کی باشی هبه خوی بجینی طبعا دمك باسي چاک سازی لکردستان کری ام یاسای هی ودارم بخريت باري جيب جيكرن بشويشي باش تطبيق بكري بلان برلوا شيء ترهي هي جورتر براسي لهريمي كردستان كأبي بجدي سركردايتي سياسي دس نشاني بكات وهولي چارە سەرکردنی بدا بە هەموو حەزبەکان بەیەکەوە خاڵی سەرەکی ئەوەیە ڕێکخستنی ماڵی کوردی سیاسیەن یعنی ئێستا ئەم حزبانە هەیە هەرێکەی بەلایەکەی چێ بەڕاستێکی بە چەپ ئەمە مشکلەیەکی زۆر گەورەیە تەنها هەر لە کوردستان و لە فەیسبوک و لە میدیای ئێرە نییە لە بەغاش هەمان مەشاکل ئەچێتە بەغا و زۆر بە باشی ئیستیغلالەکرێ لایەن خەڵکی ترەوە کە نەیاری کوردن لایەکی ترەوە لە کوردستان بابەتی نەهێشتنی گەندەڵی گەورە پێش گەندەڵی بچووک ئەوە زۆر خەڵق باسی ئەکات و شتێکە کە هەیە شەفافیت نییە
گەندەڵی هەیە مەلەفی نەوت هیچی دیار نییە بەڕاستی تاکو ئێستا زۆر جار ڕاستە باسی ئەەکەن ژمارە ئەهێن ژمارە ئەبەن هەر لای شتێک ئەڵێ ڕێکنی لەسەر ئەوە ئەبێ ئەوە خەڵکەکە بیزانێ کە ئەم چەند بابەتە ڕێککەوت ئەوجا ئەتوانین بکەوینە چاکردنی بواری وەزعی ئیکۆنۆمی کوردستان کە بە شێوەیەک بێ ئێمە لە 2007ەوە ئەگەر بیرتان بێت لە دوای ریفراندوم هەموو خەڵک باسی ئەوەیە کرد کە ئێمە هەموو ئەتیمادمان لەسەر ئێران و لەسەر تورکیا بۆ خۆراک ئەتیمادمان لەسەر نەوتە لە بەغاو و ئەبێت ئەوە شتایەوە بوو بە 4 ساڵ هەر باس لەوە ئەەکەین چاکسازی وەزعی باباری ئابووری کوردستان بەڵام تاکو ئێستا هیچ هەنگاوێکی عملی نەنراوە لە بوارە بەڵێ بڵێکاکیەوە تەبەن پرسێکی تر کە زۆر باز دەکرێت مەسەلەی نەفتە خۆتە زانی نەفت پرسێکی زیاتر سیاسیە ئۆپێک پلاس چۆن تەعامل لەگەل دەکرێت وڵاتانی بەرهەمێنەری نەفت چۆن تەعامل لەگەل یەکترەکەن لە کوردستان بێگومان لە بواری تەکنیکیشە ئیشی باش بوو کراوە کۆمپانیە زەبەلاحی دنیا وەکو ئیکسۆن مۆبیل و توتال و نەزان چ هاتنوێتێرە ئەو کۆمپانیانە کە خەلف الکەوالیسی ئیداری دنیا دەکەن هەنی تاواجودیان لێرە تا چەند گرنگە هەرێمی کوردستانیش ئەم بابەتە زۆر بە جدی وەربگرێ وەکو بەغدایە وەکو کاک بشاروتی هەر هەمووی تەسلیم نەکات زۆر گرنگ نییە بەڕێی من ئەو کۆمپانیانە بە نهایەت بەشێکن لە وڵاتەکانی خۆیان کە لەوێ ڕاستە لە هەندێک حاڵەت لەوەی کە بیرتانە شەوی 15 کە داعش خەریک بوو پەلاماری هەولێر بە تێلرسن تەلەفۆنی بۆ ئۆباما کرد ئەوە دەورێکی هەبوو لە پاراستنی هەولێر بەڵام ئەگەر بێت و بەرەو پێشخستنی وەزعی کوردستان بەم شێوەی کە ئێستا ئەبێن لەو باوەڕە نیم بەغا تۆزێک وەزعی یاساکانی نەوتی تۆزێک باشتر بێ و شەریکانە هەمووی ئەچن بۆ بەغا و هیچ ئەهەمیەتێ بە هەرێمی کوردستان نادەم بەلای ئەوانەوە بەدوای پارە ئەگەڕێنەوە خۆ بۆ کوردیان نییە نەوتەکەی بەغا زۆر پارەی باشتر ئەکات لە نەوتی هەرێمی کوردستان ڕاستە ڕێخستنی کەرتی نەوت لە کوردستان گرنگە بەڵام بەو شێوەی کە تاکو ئێستا کراوە نەبەغا لێ ڕازیە و بۆتە شتێک بۆتە کەلەپچەیەک کە تورکیا بتوانێت دەست بەڵێ مەسەلەی ئیدارەی تازای ئەمریکا یا خۆتەزانی ئەمریکا کاریگەری لەسەر عێراقەیە کەم تا زۆر بە تایبەتی جو بایدن کە پێشتریش پرۆژەی تەقسیمی عێراقی هەبوو بۆ سێ هەرێم چند ڕۆژێکی تر ئەو دێتە کوچکی سوێ بێتە سەرروکی ئەمریکا پێت وایە لەمەیە گۆڕانکاری لە سیستەمی سیاسی ئیدارەی عێراق کە جێگیری سەرۆکی ئەمریکا بوو تەوانە ئەو پرۆژەی کە باسیەکە لە تەسریح لە شوێنێک باسی سێپارچەی عێراقی کردبوو کە بوو بە جێگیری سەرۆکی ئەمریکا بۆ 8 ساڵ هەر باسیشینە هەر حاشای لێ کرد وتی هیچیوام نەوتووە ئێستا ڕاستە پەیوەندی باشی شخصی هەیە لەگەڵ زۆر لە سەرکردە کوردەکان بەڵام بابزانین ئەیکا بەچی ئەمەش ئەو وەزای ئێستەی بزانین چی لێتەوە دژی ئەردۆگانە زۆر لە قسەکردنی لە هەمان شت لە چاوپێکەوتنی پێشوەی کە بێ بەسەرۆک پێ ئەچێ لەگەڵ ئێران وەزعی خۆی چاک بکە وەزعی ئەمریکا چاکتر بکات وەکو ترامپ نییە شەڕانگێز بێت و بێ شەڕ بکە شەڕ لەگەڵ ئێران بکە دینامیکێکی تازە لە عێراق دروستە بێ بیرمان نەچێت زمانی ئۆباما بوو کە ئەنسیحابی کرد و عێراقی بەتاوی تەسلیمی ئێران کرد هەر هەمان عقلیەتە ڕەنگە بگەڕێتەوە خۆیش مەسئولی مەلەفی عێراق بوو بایدن مەسئولی مەلەفی عێراق ئێستا ئەم کابرایان بۆ هێناوینەتەوە برێت مەکەر کە یعنی یەکێک بۆ لە ئەنسوڕە بەلای کەمی بڵێ هەرە خراپەکان بۆ بەڕاستی بەنسبەت وەزعی کورد و وەزعی عێراق بە شێوەیەکی کەواتە لەو گۆڕانکاریە دراماتیکانەی کە لە ناوچەکە ڕوودەدەن بێگومان کوردی شیلاقەتی هەیە لەگەڵ وڵاتە زلهێزەکان لە سەراستی ناوچەی و جیهانیش تا چەند گرنگە کورد لوبیەکی بەهێز دروست بکات بۆی ئەوانی شاگاداری ڕەوشەکە بن ئەوە زۆر دەمێکە باس لەوە ئەکرێت کە کورد نوێنەرایەتیەک و لۆبیەکی بەهێزی هەبێت لە وڵاتانە ئەمە لەلایەک بەڵام لە هەمان کاتا بێ ئەومان بیر نەچێ تاکو ئێستا خاصەتەن ئەمریکا وڵاتانی تریش کوردی عێراق وەکو کورد سیر ناکەن وەکو عێراقی کە بە قەومیەت کوردن کوردی سووریا وەکو کورد سیر ناکەن وەکو سووری کە بە قەومیەت سوورین ئیتر ئەگەر بەلای ئەمریکاوە کورد لەگەڵ بەغا ڕێککەوتنی خۆی بکات زۆر بێسەر ئێشەترە زۆر باشترە بۆی لەوەی کە بچێ بە تەنها بێوێ شتێکی جیاواز بکات و بینیمان لە ڕێفراندۆم چۆنیانەی کاردانەوەی ئەمریکا بوو حەشدی شعبی بەبەر چاویوان و قاسم سولێمانی هاتن دنیای ناوچەیان بردووە قسەین هەر تەشی نەکرد ئەمریکا طبعا عبد السلام 2011 دازێ بۆ عەبدولئەمیر زەیدی دەما قوڵاتی دیجلە دروستکردی مالێکی دەمی پەلامارە گەلەی دەبەرێن شخوا ریفراندوم نات بکردن 2014 مچات ببرین کەواتە بڤی ئەوەی لە عێراقی ڕەوش دمەشە گەل و دەستور نایەتە جێبەجێکردن پابەندی ڕێککەوتنا نابن بێ من نەتونە و کاک بەشار گەلێک بە هیڤی بۆ ئەڤڵ عێراقی هەیە سەرنجاتە
تصني جوازية كي بين أزوكا كيوا دارين نخار الفير براحتي وباخفين وتحليل كان كبيدفيا جي وبيدفيا سياسي قابدانه وبين از سياسي انتو سياسي بالبشت ميزابي برياري داي وتو بربرسي سروي برياري او بريار جارانوس خلكيت كات افي جوازية جالك خلكي هينا بينن يعني بلا تشتكي وصل معجزة آمز سياسة مدارات ما وش حكمة خا دعوانا كاين من رأيي من معروف أنه في عالم أهمية كرد چند كيشوما يا عادلة ويا حقا چند ملتكين أم ما دليل إثبات كريكو أم خاوان توانا و آمادية تصحيينا بل بوي جورية جرينجيو ما الاستراتيجية ناو چه بيت شي عالم بيت نينا اف اشارتك كيوي اشارت كري چند جارا ما بسيارة امريكيات كربوشي والسياسة نينا برانبري كردا واقتصاب دامي قلتي we have only political for Iraq هين بشكلش عراقي لوبي رجعت كم اف كلمة لوبية ازو كيوا هردو ما صالت دريج الاوروبا بوين هذيك ايش ماجي بشيوي كي مسؤول استا كي مسؤوليات بوين كما بيوندية باش قال ابون شجرة بحثي وينا كان رجايش وقت كم بو ما براورد قال أرمنيا وتقال جولا كنا كان عزيزي من خلك يتجفيري شوية ويري من ريزو هاي بوهميو أول ويري يتشيت رسال سوشيال جيت أفا نجد بيتلو بيبوتا ما سيشار كسك هبن أويتكو خدير اخزي سياسته الدكتورة مهندسة كار العالم كارك باشت كد بخو يهند بيوندية دوستانات كد لو اس برپرسه حزبی بهم امریکا 50,000 کسن باور بك او يعني هر الولايات كشون ولاياتها اون ايك اون دو كاس كوتنيوسي اوننا اصلا هند برادريت مهد كرد بشوف غز بشكي بر خد هند كويت تيكليو وانتكر بربو ما اوي دي توتن كاس جنسيه ورنا جريد نو هي تكرنا يعني او بار كارتا لوبي واز لبينن او لوبي يسر كرديت ما شيكري درجه 20 سالت شوي نوكا سمرت ويد بن شوي زلتر جنوبيت يعني والله دبيك لوبي شوي زلتر دي تشبيت تو سروك كاكا بالسلامة طبعا نوكا خلت تماشي متكت بلا قال يجي بهيفي نبين هريما كردستاني دچارچوي دستوري عراقي ده هريما كدام بيدرا بسراست نبدولتي بريارا شخصا دواشتي واش مجلس لمن نها تواجدها زين زبلاح الدنيا اللي برايه ناز بهيفي خلكي بهيفي كمو بهيفي هناك بشار بوعد قبقارينا اكيب كرسي صدو هشتي وهشت عزيزا بخونا خابينين شصدو هشت بريارك انساني بو فريا كوتنا وام بتشيك وبيرجرا اويت من جبر بس طمن ما قلنا نقدر باسكنا يعني زخطه تركيا بودا او 100,000 كذا تشينا تركيا 200,000 نمينا بله طبعا كاك بشاره كر كورتي تو زاني جبري مثلا موچو بو جوان تشتا مثلا تعريبك قالك مترسيدار كركو كي دفري دس بكري بريا شاندك لجنه نوا برلمان عراق تبونه بيكينان مثلا ركف ناشنغالي حكومه كبابتين دنا قالوا سرفان بابتان لا يعني برا مرشد بيجيت اجاب كورتي لالی برانبری وان بابتا یه زور یعنی آرامه چون که او یه زخت المدکن بابتت گرنگتر او جی بابتت آبورینه جبرنده از خوازم بیشم که ام وکو کرد شلای سیاسی و شلای یعنی نونراتیا کردال پرلمان عراقی و الحکومت يعني بيجومانا كرد أمد بهيفي وبهيوانين أم بحسي سياسات كينو واقعي نوكا بل معناه أونينا كرد نشين شبكان يان أوبشن نين نخير ما إمكانيات تهين لاين بيوندين قال لاين عراقي بن لاين حريماتي بن لاين نيف دولتي بن وأز حس كم جيت الشيء بيجم يعني مثلا نفتيجي تشككي جلكي جرينجا يعني براستيجي وبالانباش بزانين اف يعني بابتي ملف نفتي وصب صناهي نينكو كرد يعني رادس بكن اصلا اسند قال بيوا رادس كرنيجي ما فمساله فيت ريكفتن بهذا كرني كوبتشي شواز بهتا تسويق كرن بابت افيا يعني بتشي شواز بهتا فروتن
و دهات ویل کی و بیت و به شهری می چنده یعنی بسیارا من او بوچی ام وید بجین چونکه ما هیچ زمانت کنینه نه ام همین نفتا خوشی تسلیم بغداد کین ما چه زمانت دینه او دی بشه ما عادلانه دنما و او دی کفتنی نابینما دا جیبه جی کن ماده دستوری دی جیبه جی کن يعني برای عزیز يعني بغداد وكر كو السربابت موچي و سربابت ملف نفطي امش بير بكين كو ما هندك نوبچي تين صدو چلا و خوينا السرهات يريتن اجباري جيجي اساس كان بزوني كردا كارتين باشي تين خيارات خوي تين و ام باشي زانين قیادام سیاسی تایبتی جناب استروک بارزانی ام باش زانین يعني سياسية شلاي استراتيجي با از باش دزانم كو اوي حمو هولت خو يد زور سپاس بو عندك باش مملكة كردستان زور سپاس كواتك كي هاكر زور بكورتي فعلا كرد ورقي سياسي بقوتي بدستويه و پێویستە لێ سەدا بەکاربێنێ گەرەبێ ئێستا هیچ تاوقیتێکە گرنگە کورد ڕێک نییە یەک نییە بە دوو دەنگ و سێ دەنگ ئەشنە بەغاکە بێتە سەر بە دوو دەنگ و سێ دەنگ لەگەڵ دەوڵەتانی دەوروبەر قسەکەن ئێستا وەرەقەی سیاسی بە قوتی کاک عەبدولسەلام ڕایەتە سەرڤێگی من رأيي منها ام خوابني ياسين دا لوما خلك خونك انا كنت اشتكنا بو جبر هندي از خرجت بجمع ورق القوينين بلا محيل الخونكين تنها ورقه ما يا هاي هلو مرجع درز بي تنبينا دولت بوينا دولت شنو خلق ده حساب بمكان بله برزان طبعا خالد جوهري في نقاش دا زور نقاش ما اون كو چاودرين روشه يا برسا كردان او كو بيويست كردان ناف مالا خارجي بخا طبعا حزب بيرو بوچنين جدا نقو حزب نابنه كي بيويست استراتيجيه كنتوي هبه بوچاتيه تعامل كردن دگلوان تحدياتان يليش باز بو ميفان من بشاركي كان دام برلمان العراقي لبغداد كاكي ومحمود عثمان روجنامه وان وچاوديري سياسي هروها عبدالسلام برواري چاوديري سياسي اوجي كي بيگمان كيش سياسي باز چاوديري روشه العراقي ديكه وگلك سپاس بوجي كو حتى نوكه هين تماشاوان مبون